لە چارچێوەی ئەو هاوکاری و دەست پێشخەریانەی کە دەستگا و ڕێکخرا و کەسایەتی و لایەنە پەیوەندیدارەکان پێشکەش بە دەستگای بە تەندروستی سلێمانیان کردووە بە ئاراستەی دابینکردنی ئەو پێداویستیانەی کە پێداویستی زەرورن بۆ ئێمە ئەمڕۆ وەکو ڕۆژانی پێشووتریش زانکۆی سلێمانی بە هاوکاری دەستگای مرۆیی مام نزیکەی 3000 VTM واتە میدیای هەڵگرتنی ڤایرۆس کە یەکێکە لە پێداویستی هەرە زەروریەکانی پشکنینی کۆرۆنا دابین کراوە بۆ ئەم سنتەرەوە بە هیوای ئەوەی بتوانین ئێمە ئەم کارانە ئەم هاوکاری و هەماهەنگی و پێشکەشکردنی هاوکاریانە لەلایەن ئەمان و برادرانی تر و لایەنەکانی ترەوە بەردەوام بێ. بە سوپاس بۆ هەموو لایەک. ئێمە وەکو زانکۆی سلێمانی کە هەمیشە خزمەتکاری کۆمەڵگە بووین، خزمەتکاری هەموو چین و توێژەکانین، خزمەتکاری هەموو دەستگا و سەکتەرەکانین، بە تایبەتیش ئێستا کە خزمەتێکی بچووک پێشکەش بە نیشتیمان و گەلی خۆمانیەکەین بە هاوکاریکردنی و پاڵپشتکردنی برادەرانمان لە تەندروستی سلێمانی بەکارێکی زۆر ئاسایی خۆمانە بینین کە هەستین بە دروستکردنی پێداویستیەکان بە تایبەتی لەم کاتەی ئێستەیە بە پێشکەشکردنی گیراوی VTM کە بەڕاستی ئەمە وەکو هەنگاوێک لە بیدایەتە 1500 تیوبمان بۆ ئامادەکردن، دوای ئەوە 600 تیوبی تر ئەمڕۆ بەخۆشیەوە ئەعلانی ئەوەکەین کە 3000 تیوبی تر لە گیراوی VTMمان بۆ ئامادە کردوون و حەزەکەم دڵنیایی بە هەموو لایەنێک بم کە مەوادی باشمان پێگەیشتووە لە ڕێگەی ڕێکخراوی مرۆیی مامەوە کە تا ئەوەی بتوانین زیاتر خزمەت بکەین، تا ئەوەی بتوانین بە پێی ئەو ئیشەی و ئەو ئەرکەی کە ئەم پێشمەرگانە ئەیکەن ئێمەش پاڵپشتیان بین و چەند مەوادی تریان بیوێ، چەند VTM چەند تیوبی تریان بیوێ، ئێمە ئەتوانین لە ماوەیەکی کورتە بۆیان ئامادەکەین و حازریکەین.